سەردانی شاندەباڵاکەی هەرێم بۆ ئێران و چەند کۆدێکی نوێ. ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو شاندێکی باڵای هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم و بە یاوەری سەرۆکی پەرلەمان و ژمارەیەک وەزیری حکوومەتی هەرێم گەیشتنە تارانی پایتەختی ئێران. سەردانێک کە تێیدا کۆمەڵێک بابەتی گرنگ ڕوویاندا و گفتوگویەکی جددی بە دوای خۆی داهێنا. سەردانەکە بە مەبەستی بەشداریکردن لە مەڕاسیمی دەست بەکاربوونی سەرۆکۆماری نوێی ئێران بوو، بەڵام لێکەوتە و ئەنجامەکانی سەردانەکە مەبەستی سەردانەکەی لە بیری کوردەکان بردەوە. ئاڵای کوردستان و فەرشی سوور لە پێشوازی سەرۆکی هەرێمدا وەک پرۆتۆکۆلێکی فەرمی دانرا بوو. شاندی هەرێم بە شێوەیەکی تایبەت و فەرمی پێشوازی کران، وەک شاندی دەوڵەتێکی خاوەن سەروەری لەگەڵ سەرۆکۆمار کۆبوونەوە. لە شوێنی تایبەت و ریزی پێشەوەی سەرۆکەکاندا سەرۆکی هەرێم شوێنی بۆ دیاری کرابوو. لە نێوهۆڵی مەراسیمەکەدا سەرۆکی هەرێم لەگەڵ چەند کەسایەتیەک کە بەجلی کوردیەوە بەشدار بوون وێنەی دەگرت و وەک شارەزایانی زمانی جەستە دەڵێن سیمای سەرۆکی هەرێم و جوڵەکانی لە سەردانەکەدا زۆر ئارامی و دڵخۆشی پێوە دیار بووە و وەک میوانێکی ئاسایی مامەڵەی لەگەڵ وڵاتی خانەخوێدا نەکردووە. هەموو ئەمانە بوونە جێگەی شرۆڤە و لێکدانەوەی تایبەتی شارەزایان و بەشێکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان دڵخۆشی خۆیان بەدانانی ئاڵا و ڕاخستنی فەرشی سوور لە پێشوازی سەرۆکی هەرێمدا دەربڕی، چونکە ئەوە وەک دانان بەبوونی هەرێمدا و قەوارەیەکی یاسایی لێک درایەوە کە هەمیشە کۆماری ئیسلامی ئێران نکوڵی ئەو ڕاستیەی کردووە. بەشێک لە شارەزایانی کاروباری ئێران ئەو هەنگاویان بەکارێکی نوێی سیاسەتی ئێران لێکدایەوە و بەشێکی دیکەیان بۆ چوونیان وابوو. ئەو کارە بەهۆی بوونی پەیوەندی باشی نێچیروان بارزانیەوەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران جیاواز لە سەرکردەکانی تری حیزبەکەی و ئەگەر هەر بەرپرسێکی تری هەرێم چوو بووایە ئەو وڵاتە بەو جۆرە پێشوازی نەدەکرا، چونکە نێچیروان بارزانی بەردەوام جەختی لە باشکردنی پەیوەندیەکانی لەگەڵ ئێران کردوتەوە و ئێستاش کە لە لووتکەی هەرەمی دەسەڵاتی هەرێمدایە ویستوێتی ئەو گوتارەی بکاتە ڕاستی و ئێرانیش بەو هۆیەوە ئەو پێشوازیە فەرمیەی لێ کردووە. بەشێک لە چاودێران پێیان وایە بوونی ئەو پەیوەندیە لەگەڵ ئێران و ئەو شێوازە سەردان و پێشوازیە دەبێتە هۆی نیگەرانکردنی ئەمریکا و لەوانەیە مەبەستی هەردوو لاش لەو سەردان و پێشوازیە لەو ئاستەدا بۆ بنیادنانی پەیوەندی داهاتووی هەردوو لابێت، چونکە ئەگەری کشانەوەی ئەمریکا لە ناوچەکە یەکێکە لە بژاردە دیارەکانی ئەو وڵاتە لە ناوچەکەدا. دوای کۆبوونەوەی شاندی هەرێم و سەرۆکۆماری نوێی ئێران بەشێک لە میدیا فەرمیەکانی ئەو وڵاتە ناوەڕۆکی کۆبوونەوەی هەردوو لایەن بڵاو کردەوە و ئاماژەیان بەوەدا. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم با سەرۆکۆماری ئێرانی وتووە ئێمە بەشێکین لە ئێران و شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران و هەرگیز ڕێگە نادەین لە خاکی ئێمەوە هێرش بکرێتە سەر بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران. شارەزایان ئەم پەیامەی سەرۆکی هەرێمیان با تەسلیم بوونی تەواوەتی بە سیاسەتەکانی ئێران ناوبردووە و پێیان وایە پەیوەندی نێوان هەردوو لە پێدەنێتە قۆناغێکی نوێوە. هەرزوو لە نێو شەقام ئەوتەی سەرۆکی هەرێم ناڕەزایی شارەزایان و بەشێک لە هاوڵاتیانی لێکەوتەوە و بە ئاماژەیەکی مەترسیدار ناویان برد، چونکە حسابکردنی هەرێم وەک بەشێک لە وڵاتێکی دراوسێ زەنگێکی مەترسیدارە بۆ سەروەری خاکی هەرێمی کوردستان. سەرۆکایەتی هەرێم لە ڕاگەیەندراوی تایبەتی کۆبوونەوەی سەرۆکی هەرێم و سەرۆکۆماری ئێراندا ئەگەرچی ئاماژەی بەو دەستەواژە و ڕستانە نەکردووە کە لە میدیاکانی ئێرانەوە بڵاو بۆتەوە، بەڵام باسی لەوە کردووە کە تەوەری سەرەکی کۆبوونەوەکە پەیوەندی هەردوو لابووە و با پەیوەندی مێژووی ناویان بردووە. وێڕای ئەوەش بە هیچ جۆرێک هەواڵی میدیا ئێرانیەکان ڕەت نەکراوەتەوە. سەرلێواری ڕۆژی هەینی و دوای 24 کاتژمێر لە مەراسیمی دەستبەکاربوونی سەرۆکۆماری ئێران لە پێشاتێکی چاوەڕوان نەکراودا وەزارەتی دەرەوەی ئێران پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند دانانی ئاڵای کوردستان لە پێشوازی سەرۆکی هەرێمدا لە فڕۆکەخانە هەڵەی پرۆتۆکۆل بووە و نەدەبوو دابندرێت و بەو شێوەیە پێشوازی لە سەرۆکی هەرێم کرێت. نازم دەباخ نوێنەری حکوومەتی هەرێمیش لە تاران ئەوەی بۆ شارپرێس پژڕاست کردەوە کە وەزارەتی دەرەوەی ئێران پێی ڕاگەیاند
ڕاگەیاندون ئەو هەڵەیە تیمی پرۆتۆکۆل کردویانە و نەدەبوو بەو جۆرە بێت. زانیاریەکانی شارپرێز باز لەوە دەکەن لە ڕێگەی لۆبیکردن و پەیوەندی تایبەتەوە کار لەسەر بەشێک لە تیمی تایبەتی پرۆتۆکۆل کراوە کە ئاڵای کوردستان هەڵکەن و لەسەر داوا و هەوڵی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان بووە. هەموو ئاماژەکان بۆ ئەوەن کە وەزارەتی دەرەوەی ئێران لە ژێر فشاری حکوومەتی عێراقدا ئەو ڕاگەیەندراوی بڵاو کردبێتەوە و دانی بەو هەڵەیەدا نابێت کە ئەوان بە هەڵەی پرۆتۆکۆل ناویان بردووە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دوو ڕۆژی ڕابردوودا چاوەڕێی ئەنجامێکی باشی سەردانەکەی سەرۆکی هەرێمیان کرد بەهۆی ئەو دۆخەی کە لە میدیاکانەوە بیندراو وەک میوانێکی تایبەت مامەڵا لەگەڵ شاندی هەرێم کرا. بەڵام وا دەردەکەوێت هەموو چاوەڕوانی و دڵخۆشی هاوڵاتیان ئاوەژوو بێتەوە و هیچ ئەنجامێکی ئەرێنی نەبێت و بگرە لێکەوتەکانی خراپتر دەبن لە ڕابردوو چونکە لەلایەکەوە سەرۆکی هەرێم بە پێی هەواڵی میدیا ئێرانەکان هەرێمی وەک بەشێک لە ئێران و شۆڕشی ئیسلامی ناو بردووە و لەلایەکی تریشەوە دانانی ئاڵای هەرێم نەک بەکارێکی پێویستی بزانن بەڵکو بەکارێکی هەڵەی ناو دەبن و حکوومەتێکی هێناوەتە سەرخەت بۆ ئەوەی ئەو هەڵەیە ڕاست بکەنەوە. لەلایەکی تریشەوە پێدەچێت ئەمریکا بە پەیوەندیەکانی خۆی و هەرێمدا بچێتەوە بەهۆی ئەو سەردانەوە لەو ئاستە باڵایەدا.